بەس عالم دێتە دەرێ لۆ سەفرەی دێ دادەنیشی تکەی لێدا هێواران ئاگری دەکاتەوە چای بەسەدەنێ بە ڕژی و بەوەی و بە غازی و نازانین چ برێ عالەمی دەچێکیش عالمێک بەگشتش دادێتەوە. ئەمڕۆ چی دەکەن ئەو سیمینارەتان بۆ چەند جوتیارە چەند ناوچە دەگرێتەوە؟ باینتان باش لە درێژەی کار ساڵێکیەکانی بەڕێوەبەرەتی مامەڕێوەتی بەگری شارستانی پارێزگای هەولێر هۆبەی مەشق و قوولەکان ئەمڕۆ هاتینە ناحیەی شەمامک برات و تیارەکان ئێرەمان خڕکردێتەوە لێرە بۆ ئەوەی کە سیمینارێکیان بۆ بکەین لەژێر ناونیشانی هەماهەنگی هۆشیاری ڕێنمایی لە وەرز دوورێنە ئێمە چی بکەین و چۆن بتوانین پارێزگای لەو گەنجۆی توتیاران بکەین بە هەماهەنگی هەموو لایەک ئەو هەماهەنگی کە دروست دەکرێت لە بینی ئێمە و برات و تیارەکان و چ لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانمان بێت لە ڕێگەی ئەو تیمانە بێت کە جێگیریانەکەین لەو شوێنانە بۆەوەی هیچ حاڵەتێکی نەخوازا و ڕوونەدا و ئەو ڕێنمایانە پیانە دەین کە چی بکرێت بۆی کەمترین زیان لێ دەربچین لەو وەرزەیە. هیچ پلان و بیرۆکەی تازە هەیە بۆ ڕێگریکردن لە ئاگر؟ بێگومان پلانی تازەمانەیە ئەو پلانانەی کە هەیە وەکو باسم کرد ئەمە و ڕێنمایی دەدێنە برات و تیارەکان کە چی بکەن کە ئەو هەڵانەی هەیە ساڵانە پێک کراوە و وەتەوەی ئاگرکەوتنەوە هەڵانە دووبارە نەکەنەوە و چ شتێکی سەرەتاییشیان لەکن بی بۆ ئەوەی کە ئاگرێک بوو یان حاڵەتێکی ڕووداوی ئاگر بوو بتوان خێرا کۆنتترۆلیکەن پێشەوەی تیمەکانی ئێمە بگات هەتاکو تیمەکانی ئێمە ئاگرەکە تەشەنەکە بە تایبەتی ئەو براز و تیارانەی کەوا بڵین ئەو لەو شوێنانن کەوا بنکەیان بنکە بەرگری شارستانی لێ نییە ئەو قەزاونەحێنە بنکە بەرگری شارستانی زیاتر ئەوان دەبێت پابندێکی تەواویان هەبێت کۆنتاکێکی باشیان هەبێت لەگەڵ تیمەکانی ئێمە لەو شوێنانە. تیمی جێگیر لە چەند ناوچەدا دەنێن؟ تیمی جێگیرمە ئێمە لە 12 ناوچە تیمی جێگیرمانداناوە هەر لە منتیقی بەحرکە و خەبات و ناحیەی شەمامک و قوشتەپە و ئیتر بە چوار دەوری هەولێرە ئێمە کردمانتە شێوازنەی و کردمانتە چوار بەشەوە لە هەر بەشێک زیاتر لە 4 تیم 5 تیممان هەیە. مامەجان چۆن خۆتان ئامادە کردو بۆی پارێزگای لە بەرهەمەکانتان ئەوەی لە تااقەتمەندابی داغۆی خۆماندابی خۆمان ئامادە کردیا بە تەرەنگتەری و چێرایتمانەوە و دەوجادەکان و سەد خوبەکانمان هەموو خاوێن کردەوە و سێرمان ئازر کردێت جەک سێرمان ئازر کردیە و ئەوجە بە تەمای خۆی خۆمان ئازر کردێ بە مەزبوطی ئینشاڵڵا. بتڵی بەرگری شارستانیتان داناوە هەیە هایتمان لە ناو دەڕاستی هەیتمان لە ناو تەرەنگتەری هەیتمان لە ناو سیارێ هەیتمان مۆلی دەمان ئازر کردیا خوانە خواسە گە شتێک بیتن بە قۆتی خۆمان بە تااقەتی بە ئاوی بیکوژێنینەوە. باشە لە ساڵانی ڕابردوویانی ئاگری دەغڵودان کێشەیەکی زۆر گەورە بۆ جوتیارە چ ڕێنمایەکت هەیە بۆ خەڵک بوانێت کە بەسەر شەقامەکاندا دەڕۆن جگەرە فرێن؟ بە قورئان یەکەم ئەوانەی یەکەم جغارە زۆر لە جادەی نا مەزرعەکان زۆر تاسیریان هەیە لە بۆ ئاگری ئەو مەزرعانە دێتە دەرێ لە مارێ ئەچێت لایلۆن و زبریان هەیە دەسووتێن ئەوە ئاگری سەرەکی لەوەی دێتن جادەش دەوری هەیە بەس هەر کەسێک لە ئاردی خۆی لەسەر جادەی بیتن ئەگەر ئاردەکەی خۆی ئەستا من ئارد مۆتۆرێری لەسەر جادەیە لە قۆڕیتانێ وەرە دەدمە مەسەرێت تەمەشاکە کامیرێ بگرێت جەکسێرم لێدایە هەمووی هیچم نەهێشتە بە پانای 15 مەتری جەکسێرم لێدایە بەس عالم دێتە دەرێ لۆ سەفرەی دێ دادەنیشی تکەی لێدا هێواران ئاگری دەکاتەوە چای بەسەدەنێ بە ڕژی و بەوەی و بە غازی و نازانین چ برێ عالەمی دەچێکیش عالمێک بەگشتش دادێتەوە.